پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی چۆن دەبێت؟ سەرەتا با لەسەر بانگەشەی ئەو لایەنانە بیڵم دارە پێش ئەوەی ئەم ئینتیخاباتەش بکرێەوە ئەو بانگەشانە بکەن یا دروشمی سیاسی بڵێن پێشتری شەرەوەیان دەگوت هەموو جارە یەکەم جار نییە تا ئێستا دەیان شاندی هەرێم چۆتە بەغدا، شاندی هاوبەش ڕۆشتووە، شاندی تاکتاک ڕۆشتووە و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و بەشێک لە ئەندام پەرلەمانەکان هەمیشە لەگەڵ ئەوان قسەیان کردووە پێش ئینتیخاباتیش بەڵێنی ئەویان داوە کاوە کێشەی موچە چارەسەر بوو، کێشاڵ پێسەردراوەکان بە ئاکام گەیشتن، لەم دووە مەسەلەی کێشەی موچە پێش نایەتەوە، لەم دووە مەسەلەی فلان پێش نایەتەوە تا دوای پێشەوەش کردویانە، بەڵام بە پێچەوانەوە هەموو ئەوانە وەکو خۆیان ماونەتەوە. چێشمەکێشمی نێوان بەغدا و هەرێم پەیوەندی بە کێشمێشی دەسەڵاتی واقعیەوە هەیە، نە بە چوارچێوی قاوقەکان کە خەریکە شەرعیەت دەدا بەو دەسەڵاتەکەنی پەرلەمان و حکوومەتە، چونکە خۆ دەبێ ئەو واقعیەتە بزانی لە کۆمەڵگەی کوردستاندا وەکو چەند جاری کەژوتومانە پەرلەمان و حکوومەت تەنها دوودی کۆری دیاریکراون بۆ ڕەوایەتیدان و دیوێکن بۆ ماکیاشکردنی خودی ئەو دەسەڵاتە میلیشیایی و حیزبۆکراتی کە لە کوردستاندا هەیە. خودی حکوومەت و پەرلەمان کرێتی حیزبن،